بڵاوبوونەوەی کۆ شعری یەکێک لە شاعیرە دیارەکانی کورد بە ناوی هەورنیم و بۆ تەبارێم کە ناوی کۆشعرێکی تازەی شاعیری گەورە و خۆشەویست بوو هەر بەرزنجەیە کە هەمیشە بۆ جوانی و بۆ گەورەی و بۆ پیرۆزی ئافرەتە نووسێ. قسەباسی زیاتر دەربارەی ئەم بەرهەمە و کۆی بەرهەمەکانی تری شاعیرەکەین بە ئامادەبوونی بەڕێزیان لە سودی کورسات مەگەزین. بەخێرهاتی بەخێربی سپاس دەکەم. سپاس بۆ ئێوە و سپاس بۆ هەموو بینەرانی کورسات. سپاس بۆ تۆش هەورنیم و بۆ تەبارێم. ئەم ناونیشانە چۆن و لەکوێوە؟ هەورنیم و بۆ تەبارێم ئەمانە نامەکانی یا قسەکانی یان دەرونی یان هەستی موریدێکە دەروێشێکە بۆ حەزرەتی معشوقە نووسێ. هەموو هەستەکانە هەور نییە و بۆ تەباران بۆ زولەیخاکەی. زولەیخای ئەو لە یەکێک ناچێت وەکو زولەیخای یوسف. زولەیخای یوسف یەک یوسفی بەرهەمێنا، زولەیخای من هەزارەها یوسفی بەرهەمێنا. وای لێ هات کە زولەیخا یوسف لە دەستی ڕای کرد، بەڵام ئێستا زولەیخای من لە دەستی یوسفەکانی خۆی ڕاکات. ئەمانە هەموو ئازارەکانە. ناخی ئەو معشوقەیە، ناخی ئەو بگورە، ناخی ئەو شاعرەیە، ئەو مریدەیە کەوا بۆ ئەو ژنە ئەنووسێکەوە بە حەزرەتی دانات، حەزرەتێکی گەورە. ئەمایە هەموو ناخی ئەم دیوانم ئەوەیە نامەنە. بێگومان تو یەکێکی لەو شاعیرانەی کە زۆر بۆ عاشق ئەنووسیت. جیاوازی ئەم تێکستانت یاخۆ چی جیایە کاتەوە لە دیوانەکانی تریان لە پارچە شعرەکانی تری یاخود ئەو عاشقا لێرەیە ئەوێ بڵێ چی؟ بزانە خۆی شعر ڕووبارێکە، کانیەکە. هەر شاعیرە و دێت بە ئاوازی خۆی ئەینووسێت. بۆ نمونە من کە بچمە سەر کانیەک لەوانەیە بەدەستێک ئاو بخۆمەوە، هەیە بە دوو دەستاوە خواتەوە، هەیە بە شەربە، هەیە بە جەڕا، هەر یەکە و بە جۆرێک. من لێرە ناوی ئەتوانم بڵێم داهێنان، چکە هەنێشتی تایە کەوا پێش من کەس نەیوتووە. بۆ نمونە کەس پێش من خەڵک یا شاعران یاری خۆیان بە گوڵ چواندووە، سەرۆکەکانیان بە شێر. من هاتووم یارەکەی خۆمیان ئەو کەسەی بۆی ئەنووسم چواندومە بە باخێکی گشتی. باخێکی گشتی تا ئێستا کەس نەیچواندووە بە باخی گشتی. بیان چواندوومە، شاعرم چواندووە بە کەباب لە شیشە درێ و شەبە وشەی ئەو ئەوینەی ئەو سۆزەی لە شیشە درێ. ئەمانە دەیان و دەیانی وای هەیە، یعنی تایەتی کەوا بۆتە پیرە مەگرون و سەیری معشوقەکەیەکە کەوا بۆتە وەکو ئاوی دۆکان. دەیان لەم جۆرە چواندنانە ئەبینیت. زۆر باشە. هەمیشە چۆتە بارەی داهێنانەوەیە. ئەمانە بە پێی ئەو برادرە دڵسۆزانەی کەوە، ئەو دکتۆرانەی کەوە ئاماژەیان بەوە کردووە لە پێشەکی هەموم داناوە. دکتۆر دەریا حەوێزی، دکتۆر فاروق نەقشبەندی، دکتۆر کامیل قەرەداغی، محەممەد ساڵح بەرزنجی، دکتۆر شەوکەت سندی لە زانکۆی مامۆستا شەماڵا کرەئی هەواڵدارە، مامۆستا ڕەسوول، دکتۆر سەباح موسا، دکتۆر عادل گەرمیانی، مامۆستانی چیروان لە زانکۆی سەلاحەدین. ئەمانە هەموویان ئەگە داوای لێبوردنی شەکەمەگەرێکێکم لەبیر چوو بێ، ئەمانە هەموویان ئەڵێن ئەم بەرهەمە شاکارێکە و هاتوۆتە ناو یەکێک لە دیوانەکانی کوردەوە. زۆر باشە. مامۆستا شعر ئەبێ چی تیابێ؟ ڕیتم، چیرۆک، ئیمەیج، هەموو ئەوانەی باست کە دەبێ ئەوانەی تیابێت. لەگەڵەوە سۆزێک هەیە نەبینراو، ڕوحێکەیە نەبینرا وەکو ڕوحی ئێمە کە نابینرێت، بەڵام وای لێمان کردووە بیرەکەینەوە، وای لێمان کردووە هەست ئەکەین. ئەگەر تۆ شارێکت خوێندەوە هەستت نەکرد بۆ خۆتە و نەتی جوڵاند و نەتی گریاند و نەتی برد بۆ پێکەنینێکی جوان، واتە ئەو شاعرە سەر نەکەوتووە. چۆن شعرێکی بە ئاوا قسە بکەین، چۆن شعرێکی جوان لە شعرێکی ناکامەڵ یان ناڵێن ناشرین بەس پێ نەگەیشت و جیا بکەینەوە، چۆن بزانین کە ئەمە شعرێکی تەواوە؟ شعر بەگشتی شعر هەمووی جوانە، وەکو وتمان وەکو کانیەکە و هەریەک بە جۆرێک، یعنی بە گوێرەی هەستی خۆی و جوانی خۆی ئاوی لێخواتەوە و
پێشکەشیەکات من وا ئەبینم ئەو شارانی کەوا نووسرێت ئەو شارانەی کە دێتەکایەوە ئەگەر هاتوو مرۆڤێک بیستی ئەگەر هاتوو مرۆڤێک ئەتر ئەگەر بێت ژەنیان ئافرەتیان پیاو کە بیستی نەجوڵایەوە هەستی پێ نەکەنی نەگریا خەمی نەڕواند خەمی بۆ دروست نەکرد نەی بردە ئاستێکی جوانی لە جوانیەکانی کەوا خۆی ئەیەوێت ئەو شاعرە با دەست لە خۆی بشوەرێ. مامۆستا حەزەکەم گوێم لە یەکێک لە تێکستەکانی ناو ئەم بەرهەمە نوێت بێ تێکستێک کە خۆت هەست بکەی زۆر ئەمەیان نزیکە لە خۆتەوە. ئەم دیوانە پێداچوونەوەمان بۆ کردووە هەنێشت هەبوو هەستم ئەکرد لە خۆم نزیک نییە لام داوە بۆیە هەموویان جوانێکیان تایە وەکو ئەوەی ئافرەت خۆی شارە من وابینم ئافرەت شارە بەڵام پیاوانی ئێمە لە کۆمەڵگەی ئێمە هەنێ جار هەست بەو شعرە ناکە نابنە شاعر من ئەمەوێ ئەوە بڵێم هەموو پیاوێک لە ماڵی خۆی بێتە شاعرێک و ژنەکەی بک بە شاعر دۆستی خۆی بک بە شاعر هاوڕێی خۆی بک بە شاعر آخر شاعر وا نییە کەوا ئێمە زۆرجار لێ ئەگەین شاعر میلەتە گۆڕێ شاعر میلەتێک لە ڕەشاییەوە دێنێ بۆ سپایەتی شعر ژیان دروست دەکات دەیان و دەیان شاعرمان هەیە پراوێزن تەپوتۆزی دنیا گرتویانێتی بەڵام هەرکەی وزارەتێکی ڕۆشنبیری زۆر عەقڵ فراوان بێتەکایەوە ئەو میلەتەش دێنێتە سەر ینی لووتکەیەک کەوا خەڵک حەسوودیمان پێبەرێ بەو بابە و هینە بڵێن ئەم شارە خۆشم دەوێت و دەتەوێ بە کەس نەڵێم خۆشم دەوێت و دەتەوێ بە کەس نەڵێم هەور بم و بۆت نەبارێم شنە بم و سەیری کراسەکەت نەکەم لە نێو لەرەی کەزیەکەت دامیوان نەبم دەریا بم و نەبم بە ماسی دەروونت قومە ئاوێ لە ماوازت نەخۆمەوە کانی بم و گۆزم 1-2 ملیۆن ماچی تۆکیانە بێت خۆشم دەوێت و دەتەوێت خەیاڵێکم نێت بە ڕووتی بتبینێت خۆشم دەوێت و دەتەوێت دەماخم نەبێت بە باخچە و پیاسەیەکی ئێوارانی تێدا نەکەیت تۆ دەتەوێت چاوم نەکەم بە بازاڕ و قەرە باڵغ دەرنەکەویت لە مێشکما تۆ دەتەوێت 1001 جار بڕۆیت و بە گلێنەی چاوەکان ماقاچەکانت هەڵ نەکەوێت خۆشم دەوێت و دەتەوێت دوکاندارەکانی جەستە موێنەکانت هەڵ نەواسن کەی ڕەوایە ئازیزی من خۆشم بوێیت و بە ئەوین تاوە قوڕقۆشم نەتوێمەوە دەستەکانت خۆش بێ گەلێسپاس ئەمە بەرهەمەکانی تۆیە بۆ ساڵی 2023 بەڵام سەرجەمی ئەو پارچە شعرانەی کە لە ناو ئەم کۆبەرهەمەدا هەیە بەرهەمی ساڵی 2023 یان پێشتر 23 پێشتریش هەر بەو شێوازە نووسیوتە مامۆستا لە بیدایە ئەمە زۆر جار باسم کردووە هەموو شاعرێک کەسێک نییە لە ناو دەماخیا ئەگەر شاعر بێ دەیان شاعر نەنووست بێتیایە ینی هۆکار نەبوو بێتن بۆ هاندانی منی شێکەکەم وەکو ئەو خەڵکە شاعرانە بەڵام ئەبێ شاعر ڕێچکەی خۆی بدۆزیێتەوە گەر نەیدۆزیێتەوە واتە لە کاروان دوا ئەکەوێت من لە 2015ەوە ڕێچکەیەکی تایبەتم ینی هێنایەکایەوە بۆ بەرهەمبەر زنجی خۆی لە زایاڵی عەشق ئەم خۆشەویستیت لێ دێ لە تۆ وشک نابمەوە ئەمەیش یەکێکە لەو بەرهەمانی کە بە دوای ئەواندا هاتن هەورنی و بۆتە بارێ هەمیشە بۆ خۆشەویستی ئەنووسی هەمیشە بۆ ژن هەمیشە بۆ ژن هەمیشە بۆ ژن هیچ بەرهەمێکی ترت نییە کە تۆزێک جیاواز بێت لەم بەرهەمە شاعر دێت بۆ نمونە لێرە هەیە بۆ باوکم ینی باوک یەکێکە هەوێنی ژیانە دایک هەوێنی ژیانە یان ئەگەر بڵێ بۆ ژن نووسیمە باوکشی تێ بکەی هەر ئاسایە چکە جوانیەکانیان یەکەن کێمان هەیە ئێمە بێ باوک کە ژیا بێت یان لە دەستی چوو بێت بۆی نەگریا بێ کێمان هەیە دایکی هەبێیان نەبێت لە دەستی چوو بێ بۆی نەگریا بێت
یان بە تامەزرۆی ئەوەوە نەبین کەوا ڕۆژێکی زیاتر لەگەڵمانە بژایە. ژن وایە، ژن نەکنیوەی کۆمەلگایە. من ئەڵێم هەر هەمووی کۆمەلگا خۆزگە ژن بواە. خۆزگە من بەڕێی خۆم سەرۆکەکانیشم ژن بواەن، چونکو سەرۆکە ژن بوو دایکداری میلەتەکات. ئێمە دایکمان نییە ئێستا. مامۆستا خۆزگە هەموو پیاوێکی ژوەک تۆ بووە. سپاس. باسی ئەوەت کرد کە هەندێک لە پارچە شعرەکانت هەستت کردووە لێرە جێی نابێتەوە و دەرەتێناوە. ئەی ئەوانت بۆ کەی هەڵگرتووە؟ نە ئەوانم فرۆداوە. ینی هەستم کرد لە ئاستی گەورەی ژنانیە، ینی نەمتوانیوە بیگەێنمەوە ئاستە، بۆیە لام داوە. زۆر باشە. جوانترین پارچە شعری خۆت کە تا ئێستا هەست بکەی پڕ بە پێستی ئافرەتە، لەبەرەوەی کە تۆ هەموو شعرەکانت بۆ ئافرەتە لە وتومە. ینی هەمیشە ئەمانە وەک موریدێک بۆ شێخ دەروێش آخر شێخی زۆر خۆشەوێ. شێخ لەوێ دڵی شتێ بکە ئەم لێرە پێزانێت. جوانەکان ئەوەی سنوور ئەبڕن. بۆیە من هەنێ سرورم بڕیوە، من ئەڵێم خۆشت دەوێم و دەتەوێ بە ڕوتینەت بینم. شعرەکان تەڵام بە ڕوتی بیبینێت، چونکو من چاوی من کە سەیری ئەوافرەتە ئەکا کە خۆشی میستووە بە چاوێکی ئاسایی نییە لەوانەیە دەیان و شەی بەدواوە بێت، لەوانەیە دەیان گریانی بەدوا بێت. من شعر هەبوو خۆم نووسیمە و لەگەڵ یاگریاوم، ئەوە ڕوویداوە لەگەڵ خۆما. شعر هەبووە خۆی لە خەو هەڵیساندوم، شعر هەبووە لە جێگەیەک زۆر قەڵەباڵغیا ڕوویدا بێت. شعر هەیانە بە جۆرەکانە، چونکو ئەو یارەی من بۆیە نووسم جاران لە مێشکما بووە، یان لە چاوما بووە، یان لە جەستەما بووە، ئەوەندە هەڵەگرەیەکەوە نیشتیمانێکشی بۆ بنووسم. بۆ نمونە ئەو یارەی منە خۆڵ بواە، من بە هیچ جۆرێ بەسەریانە ئەچوم، ئەوان چوون بەسەریا، بەس من ئەبێ بگەمە حزوری ئەو پێڵاوەکانم داکەنم، چونکو زۆر پیرۆزە. مامۆستا پیاوان نەقد ناکەن بڵێن بۆچی بەس من بۆ خۆمەژیم. ئەی پیاو هەیە ژنە کوژێ، پیاو هەیە ژن ئازارەدا. دەیسە تۆ بۆ نمونە ینی بڕوویتە محکەمەکانەوە گە تۆزێ سەیری تەلاق بکەی، پیاوەکە ئەوە نە ئەو ژنە ڕەزی لە کاتوەوە. باشە ئەگەر مسلمانی تۆ قورعان پێتەڵێیان بە پیاوەتی لەگەڵی بژێ بە جوانی یان بە جوانی لەگەڵی جابەرەوە. ئەمە ناکەن. من ژنم بینی و مردووە ئامۆزای نەیهێشتووە شوو بکات، ئەمە چێ داوای کردووە. ینی ئێمە ئەو ئازارانە ئەبێ شاعرێکشمان هەبێت تەنها بۆ ژن بنووسێت. عەرەب هەیەی ناویان نانەزار قەبانی وایە، بۆ لە کوردانە بێت. تۆ بەس ئازارەکانە نووسیتەوە یان بەس باز لە جوانیە؟ من با جوانەکانی یەکەم. ئێستا ئەڵێم جوانەکانی ئەو ئەوەندە مبارەکە لای من ئەگەر بێت و بە پێ لەسەری ڕەت نابم. ئازارەکانیم زۆر نووسیوە. ئێمە لە کچمان نییە، یان ئافرەتمان نییە، یان گەنجیشمان نییە، ئەگەرێکێکی خۆشویستووە نەیتوانیوە بە تەواوەتی قسەی لەگەڵا بکات، بە شێوەیە لەگەڵیا بدوێت، حەزی کردووە لێکچواندن بێت، حەزی کردووە شاعرێک شتێکی بۆ بنووسێت. و من ئەوانە هەمووی بە چاوێکی موریدێکەوە بۆ حەزرەتی یار ئەڵێم نووسیومە، ئەوەش زۆر گەورەیە. حەزەکەم گوێم لە پارچێکی تر بێت مامۆستا. هیچ پرۆڤە ئەکەی لەسەرەوەی کە چۆن شعر بخوێنیتەوە، چۆن ئەدا بکەی؟ نا، هەر یەکسەریستە چۆن هاتمەوە بێت پرۆڤە. بەڵام لەوانەشە خۆ ئەبێت تۆ چاوێکی پیا بخشێنی. بریا جیرانم بوویتایە، تۆ دراوسێم بوویتایە، گەورەترین دزی خۆشەویستیتە بوو. تۆ دراوسێم بوویتایە، گەورەترین دزی خۆشەویستیتە بوو. لەسەر تەنافی حەوشە و لەسەر دیواری سەربانەوە قسە خۆشەکانی جەستە و دیمەنە دڵڕفێنەکانی با خەڵتم ئەدزی. قۆبچەم بە پەنجەرەی ماڵتانەوە نەئەهێڵا، ڕووناکی چاوەکانتم ئەبرد بۆ خۆم. بۆ ماڵی تاریکی ئەبین و لەوێ لە دەفتەری یادەوەریمدا بە مانشێتێکی گەورە ئەم نووسی، ئەم ڕووناکیم لەو ژنە دراوسێم دزیوە. بریا جیرانم بوویتایە، بریا جیرانم بوویتایە، جلەکانت لە من نووشک نەدەبوونەوە. تۆ دراوسێم بوویتایە، قسەکانت ئەبوون بە باخی گشتی من.
1,001 گۆڵ پێشوازیان لە هەنگی خۆشەویستی تەکرد شعریان پڕ سەبەتەیە ئارەزوو دادەڕێشت دیوارە بەرزەکانی دووری تیانە بەزاند جلە کوردیەکانی تۆیان دەپۆشی خەڵک بە عاشقە جوانەکە بانکیانە کردی. دەستەکانت خۆش بێ. ئەوەی کە من تێبینیم کرد لەم دوو پارچە شعری کە بەڕێستان پێشکەشتان کرد شعرەکان زۆر درامین وێنەی زۆرتیایە هەستەکەی چیرۆکێکی قۆڵیش لە پشت هەر یەکێک لەم پارچە شعرانەوە بێ ئەمە پەیوەندی بە خەیاڵەوە هەیە یان پەیوەندی بە میمۆری تۆیان با بڵین زاکیری بیرۆوەریەکانی تۆی بە تایبەتی ساڵەکانی پێشووتێ هەموو ئەوانەی باست کردایەتی ئێمە لە وڵاتێکە ئاژین ئاوا سەیرەکەین هەورێکی پڕبارانەوی ڕەشە من توینیم و بۆ من نابارێ ئەڕوات و بە توێنێتیم پێەکەنێ ئەمە ئازاری هەموو مرۆڤێکی تاکی ئێمەیە اینجا ئەگەر ڕۆشنبیر بێ بەڵام ئەگەر شاعیر بێ هەستی شاعر زۆر زۆر جیاوازترە لە تاکێکی کە بۆیە من ئەوازارانم نووسیوە خەیاڵ واقع قسەکردنم ئەو یارش کە بۆیە نووسم من پلەیەکم پێیدا وەکو نیشتیمان بەرز ئێمە تا ڕادەیەک ئەوەندە نیشتیمانمان خۆشە بێ ئەگەر بیستی بێتتان چەند پێشمەرگەمان لەسەر سەنگەر کە دوژمن هاتوو هەڵمەساوە دەبا بەدایەت یێبانێ و هەڵمەساوە ئاخر ئەوە ترۆپکی عشقا بۆیە ئێمە دایمەن ئەڵێم ئێمە ئەگەر بێت و معشوقمان ئەوەندە خۆشەوێ خۆش بوێ ئەیگەێنین بەو پلەیەکەوە لە پێناویە هەموو شتێک جوان بڵێ. زۆر ڕاستە. بەرهەمەکانی داهاتوت بەنیازی هەر بەم شێوەیە کار بکەیت بنووسیت؟ ینی من دایمەن لەقەبم لە خۆم ڕەفز کردووە زۆر جان پیاوەتەوە بڕهان بەرزنجی جێگەی نەزار قەبانی گردووەتەوە بۆ کورد هەڵبەت سوپاسیانەکەم وانێکەوە ئەویان وتووە و لەقەبەیان ناوە بەڵام من ئەڵێم ئەبێ بڕهان بەرزنجی ئەو شاعرە بێکەوە بۆ عشقی نەتەوەی کوردی بنووسێت ژنی کورد کچی کورد جوانن ئەبێ شاعیرێکیان لە پشتەوە بێت. زۆر باش هیوادارم من بم. مامۆستایەک پرسیاری تر لەسەر ئەوەی کە خۆت باسی پێشمەرگەت کرد کورد دنیایەک نەهامەتی هەیە دنیایەک چیرۆکی تراژیدی هەیە کە پاڵەوانی زۆرینەی زۆری ئەو چیرۆکانە ژنن ئەمانە چەندێک لە ناو شعرەکانی تۆیان ڕەنگی داوەتەوە. من لەوانەیە ناوی کەسم نەهێ نابێت بەڵام وام کردووە کە جگە لە معشوقی خۆم کە لێرەوە نازانم سەڵاو بنێرم یان بارانێک بۆ ئەو هەڵبەت ئەو توانی لە ناخی منە 1000 یوسف دروست کات یوسف دروستکردن بە ئاسانی نییە بە گاڵتەجاڕی نابێت یوسف دروستکردن گەورەیە من وام نووسیوە ئەمەش هونەرێکە یانێ توان بڵێم هەموو شاعرێک ناتوانێەوە بکات کە تۆ بیخوێنی بڵێ بۆ منە کە یەکێ بیخوێنێ بڵێ بۆ منە یەکێ دوور بیخوێنێ بڵێ بۆ منە یەکێ نزیک بیخوێنێ بڵۆ منە بەڵام لە کۆی ئەمانە من بۆ یەکێکی تاکی ئەم میلەتەم نووسیوە. کاتە ئەتوانم بپرسم کەسێکی تایبەت هەیە کە بۆی ئەنووسیان؟ هەڵبەت ئەگەر شاعرێکێکی تایبەت نەبێت لە دڵیا ناتوانێت بنووسێت. ئیتر جا هەیە شەرمەکات ئێمە زۆر جارەوە لیان پرسیوم زۆر جار وتومە هەیە زۆر بە جورئەتەوە باسی کردووە وەکو وەلی دیێوانە و توێتی شەم وانە مەولەوی و توێتی عەمبەر خاتوون ئێمە زۆریشمان هەیە لاسۆ خەزاڵمانەیە و خورشیدی خاوەرمانەیە ئەمانە هەمووی بە جورئەت بوونە بەڵام لەوانەیە کۆمەڵگاکەی من ئێستا ئەو جورئەتە نە بە من ببەخشێت نە بە یار ببەخشێت ئەگینا من بەدەستم بێ مەزارێکی بۆکەم خەڵک بڕاتە زیارەتی قەیچێکە بۆ نابێت ینی جارێکیان لە تەلەڤیزیۆن مهندسێکی کوردی زیرەک دەڤەرەکەوا بزانم دەڤەری ڕەواند زووەمانە بوو لە تەلەڤیزیۆن لە هەواڵەکە بیستم ئەو جادەیە
ئەداتە سەر قبری دوو معشوقا کە مردوون بە تەنیشتێکەوە بزەبت نازام کام کەناڵ بوو ئەو مهندسە ئیشەکەی ڕاگەیان تا خەڵکی دێکە ئەویان گواستەوە من داواکارم لە وەزارەتی ڕۆشنبیری ئەوە بکاتە مەزارێک بۆ ئەوەی ئەمە گەشتیارکە هات بزانێت کەوا میلەتی کوردیش معشوق و عاشقیە عاشق و معشوقیە وایە فبۆیە ئەبێ ئێمە زیاتر بە خۆمان چکە ئێمە میلەتێکی داماوین 4 پارچەین دڵنیاشم لەوانەیە من کوردی تورکیان باش نەناسی بێت ئەوش منی باش نەناسی بێت ئەگەر ئێمە ئەمە ئیشی وزارەتی ڕۆشنبیریە هانی ئەو شانە بکات ڕاستە ئەتوانین گوێمان لە پارچێکی تر بێ تۆ تەنیایت لێ نانشێ تۆ تەنیایت لێ نانشێ وەک نیشتیمانێکی دڵسۆز قەرە باڵغە دڵ و گەیانت تۆ تەنیایت لێ نانشێ وەک نیشتیمانێکی دڵسۆز قەرە باڵغە دڵ و گیانت قەرە باڵغە سۆزت لەوەتەی جلی گوڵ و پۆشاکی پڕکانیا و ماچت دەکەن چرۆ دەکەی لەوەتەی تۆم بینی وە باخیت و پێکەنین دەگریت لەوەتەی تۆم ناسی وە سێو دەگری درەختی دڵی من دەیخوا لەوەتەی تۆم ناسی وە سێو دەگری و درەختی دڵی من دەیخوا من جوتیارێکم زەویەکەم تۆ دەگرێ و تێر نابم لە سۆزت چێلگەیەکم خەریکە بە بۆنەی ئاوازی دەنگتەوە دەبێ بە گۆرانی بێژ هەر ناوی تۆ و جوانی کەنارەکانی تۆ دەچڕێ سێتاری دڵم لێ دەدەی کەمانجەی چاوم ئەژەنی تەپڵی لە بن نەهاتووی دڵم دەبیستی دەفی حەزەکانم هەڵگرە و بانگم کە بانگ با لە حزور تا وەک براکانی یوسف کوڕنۆشی گەورەیی و سڵاوت بۆ برم زولەی خاکەم دەستەکانت خۆش بێ مامۆستاگیان بە هیوای بەرهەمی زیاتر سپاس دەکەم کەم ئێوارێ لە پرۆگرامی کورسات مەگەزین میوانمان بووی شاعری گەورە بورهان بەرزجی سپاس دەکەم گەلێ سپاس بۆ هەمووتان سپاس بۆ برادەران و سپاس بۆ جەنابەت زۆر بۆ کورسات و بۆ بینەران سپاس